دەرهێنەر هەوراس محەممەد دەرهێنەری فیلمی زەوی سەخت و ئاسمانی دوور لالامان میوانە و گفتوگۆی زیاتر دەکەین دەربارەی فیلمەکە. کاکەورا سڵاو لەبێ بەخێربێ. زۆر سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ میوانداری و بەسەرکردنەوەی. زۆر سپاس دەکەین. زەوی سەخت و ئاسمانی دوور چ چیرۆکێک لە خۆ دەگرێت؟ لە بنەڕەتە زەوی سەخت و ئاسمان دوور ئیدیۆمێکە لە زمانی کوردیا بەکارهێنرێ بۆ حاڵەتێک کاتێک کە تۆ لە کەسێکە پرسی وەزع چۆنە لە جیاتی بڵێ باش نیم یا دۆخێکی ناهەموارم هەیە ئەڵێ زەوی سەخت و ئاسمان دوور. هاوکات لەگەڵ ئەمەیە دیوانە شعرێکی شاعری کۆچکردووی کورد معرف ئاغایی بە هەمان ئەم ناوەوە هەیە. ڕاستیا ئێمە پێمان باش بوو هەم بۆ زیندووکردنەوەی ئیدیۆمە کوردیەکە کە دەربڕینێکی زۆر جوانەوە هەمیش یادێک لە مامۆستا معرف ئاغایی ناوی فیلمەکە بەم جۆرە بژێڕینەوە. لە ڕاستی ئەم فیلمە خات و سەوسەن تیشک خستنە سەر ئەو ڕووداوانن کە بەهۆی جەنگەوە مرۆڤیان بە جۆرێک لە جۆرەکان بریندار کردووە. خۆتەزانی مێژووی میلەتی کورد مێژوویەکی خوێناوی کارە سادبار ئەم حاڵەتانی هەیە و ئینسانی ئێمە بە درێژایی مێژوو بەناو ئەم جەنگانەیە تێپەڕیوە بە جۆرێک لە جۆرەکان جیرۆدۆی ئەم بارودۆخە جەنگانە بوون. کارکتەرەکەمان بە جۆرێک کەسێکە کە دۆخێکی دەرونی تایبەتی هەیە کە تەنگەژەی پاش زەبری دەرونیە بە هەندێک ڕووداوی سەختا تێپەڕیوە کە ڕووداوەکانیان ڕووداوی جەنگ بوون. لە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان بە دوای چارەسەر ئاگەڕێ. لە ڕاستیە ئێمە گەڕاوینەتەوە بۆ هەندێک کللتوری دێرینی کوردەواری بۆ نمونە لە ئاینی یارسان و لە هەرە با بڵێن ڕێگە کۆنەکانی ئینسانی کووردا مۆسیقا وەک چارەسەر وەک شیفا وەک جۆرێک لە چارەسەری بنەڕەتی بۆ کێشەکان مەسەرەن بینراوەتەوە. کارکتەرەکەمانە ڕواتە لای گروپێک لە تەمبورە ژەنان بۆی بە مۆسیقا حاڵەتەکەی چارەسەرکەین یا مەسەرەن لە شوێنی ترا ئەگەڕێینەوە بۆ یەکێک لە دیاردە هەرە دێرینەکان کە لە زاگرۆز نشینانی دێرینەوە تا ئێستاش دیاردەی دەق و خاڵکوتینە. یعنی فیلمەکە بنکەیەکی دیاریکراوی چیرۆکی هەیە کە باسی و کارکتەرە و کارکتەری هاوتایەکە کە کەسێکی خاڵکوتە و لە چیاکانی کوردستانەژی هاوکات لە پشتی چیرۆکەکەەوە کۆمەڵێک ئەفسانە و داستان و مۆسیقای کوردی و ئەمانە بوونیان هەیە کە بە جۆرێک هەموو ئەمانەوەکان فیلمەکە فیلمێکی زۆر تایبەتی کوردەواریانە بێت. سەرکەوتوو بن چاڕێ بینینین. زۆر سپاس وڵا بە دڵنیاییەوە. ئەمە بپرسم بنەماکانی نووسینی سیناریۆیەکی سەرکەوتوو بۆ فیلمێکی سینەمایی سەرکەوتوو لە چیدا دەبینیتەوە؟ لە ڕاستی خاتوسەوسن زۆر جارێمە باسیم حاڵتەمان کردووە بەر لە هەر شتێک کاتێک تۆ سینەماکە و سینەمای وڵاتێکی دیاری کراوە پێویستەکە چیرۆکەکە و دەربارەی ژیانی کۆمەڵایەتی و کۆمەلگای خۆت بێت. لە ڕاستیە فیلمەکەی ئێمە بە تێڕوانین لە کۆمەلگای خۆمان بە تێڕوانین لە جوانیەکانی لە ئازارەکانی لە خەمەکانی لە جلوبەرگی لە دابوونەریتی لە ئەفسانەی لە هەموو ئەم شتانە کەڵکی وەرگرتوێتەوە. جگەلەوە هەر چیرۆکێک ڕێکارێک یا ڕێگایەکی هەیە بۆ گێڕانەوە. ڕەنگە مەسەرەن بنمونە تو خۆش شارەزای گێڕانەوەی سێ پەردەیی مەسەرەن سەرەتا و ناوەڕاست و کۆتایی گێڕانەوەیکی زۆر دیاریکرا و بوونی هەیە لە دنیاە. بەڵام چیرۆکەکەی ئێمە ڕێگەیەکی تری بۆ گێڕانەوە با بڵین دۆزیوەتەوەی مەسەرەن ستراکچەری بازنەیی و پارالێل کە چیرۆکە لەلایەکەوە جۆرێکە ڕوا لە لایشتر جۆرێکە ڕوا لە کۆتاییە ئەگەنەوە بەیەکتری کەمەش جۆرێکی تری یاریکردنە لە تەکنیکی نووسینی سیناریۆیە کە پێمان وایە لە فیلمی کوردیا ڕەنگە لەم ئەزمونەمان کەمتر هەبوو بێ. ئێمە هەوڵمان ناوە من و هاوڕێم کاک مەنسوور تەیفوری کە سیناریۆکەمان بە هاوبەشی نووسیوە با بڵێن ڕێگەیەکی جیاوازتر لە تەکنیکی نووسینەکەشا بەکاربێنین. جگەلەوە زۆر گرنگە مرۆڤ کاتێک سێری و فیلماکە بە جۆرێک هەست کات چیرۆکەکە چیرۆکی خۆشیەتی هەست کە باسی ژیانی ئەوشەکە بە جۆرێک ئەمانە ڕەنگە ئەو بنەما سەرەکیانە بن کە توانین بڵین چۆن سیناریۆ دەتوانێت سەرنجڕاکێش بێ بۆ خەڵک. هەڵوەها مەسەرەن هەندێک بنکەی تری دیاریکراوی مەسەرەن وەک عەشق وەک ئازار وەک مەسەرەن یادەوەری وەک مەسەرەن نیشاندانی لانسکەیپێکی جوانی کوردستان ئێمە تۆزانی کوردستان بە دیاریکراوی لە ژینگە و لە سروشتەکەی زۆر جوان و تایبەتەوەوانە لە ڕووی سینەماییەوە ئێمە هەوڵمان ناوەشتانە پیشان بین. هەروەها ئیتر مەسەرەن مێژووی کوردیش بە جۆرێک لە جۆرەکانە بەشێک لە فیلمەکە. واتە ئەتوانم بڵێم سینەما ئەتوانێ ڕایگشتی دروست بکات؟ ئەوە قسێکی زۆر گرنگە. لە ڕاستیە هەموو هونەرەکان بەر لە دروستکردنیان حتمما جگەلەوەی کە
خەون یا دنیای فیلم سازەکە یا هونەرمەندەکەیە لە ڕاستیە بەشێک لە خەون و دنیابینی کۆمەلگاکەشە و فیلمی سەرکەوت و فیلمی باش و فیلمێک کاتوانە بگاتە ناو خەڵک و ببێ بە چیرۆکی خەڵکیش و ئێمە لە ڕاستیە ئەومان کردووە چونکە پەیامەکانی ناو فیلمەکەی ئێمە پەیامی لێبوردەی لێخۆشببوون و بە جۆرێک لە جۆرەکان وازهێنانە لە تۆڵەکردنەوە چکە تۆ زانی دوای ئەو هەموو جەنگەی کە ڕوئەیەن ڕەنگە تۆڵەکردنەوە یەکێک بێ لە ئامرازەکان بەڵام فیلمەکەی ئێمە داواکاری ئەو پێشکەشەکە لە یەکتری خۆشببین و خۆشەویستی باڵبکێشێتەوە بەسەر ژینگەکەمانە ئەگەر ئەم پەیامە ببێ بە ڕایگشتی هەڵبەت ئێمە سەرکەوتنێکی گەورەمان بەدەستێنەوە سەرکەوتوو بن سەرکەوتنتان بۆ خوازم بە بۆچوونی بەڕێستان هەنگاوەکانی بەردەم کارنامەیەکی پیشەیی بۆ بەرهەمە سینەماییەکان کامانە دەبن لە ڕاستیە خات و سەوسەن خۆتە زانی دروستکردنی فیلم لە ڕوتی فیلمسازی و بە گشتی دروستکردنی ژیانی سینەمایی هەموو ئەمانە چەند پرۆسێسی جیاوازیان هەیە بەرهەمهێنان زۆر گرنگە خۆتەزانین لە وڵاتی ئێمە لەبەرەوە چەند ساڵی ڕابردوو کۆمەڵە قەیرانی یەک لە دواییەکی ئابووری و شەڕی داعش و کۆمەڵێک شتیتر ڕویان ناو مەسەر بەرهەمێنان تۆزێک کەمی کردبوو چونکە خۆتەزانیت ڕەنگە حکوومەتی هەرێم یا وەزارەتی ڕۆشنبیری نەیتوانی بێت وەکو پێویست ئەمە بکە هەندێک جار کەرتی تایبەت هاتووە ئەم کەلێنە پڕکاتەوە بە هاوکاری هەندێک دام و دەستگای تر و سپۆنسەر و کەناڵەکانی ڕاگەیاندنەوەوانە ئەمە بەرهەمهێنانە بەڵام هاوکات لەگەڵ ئەمەیە تۆ زانی بوونی خوێندن لە زانکۆکانە کاریگەری باش دروستەکە لە دروستکردنی کرو لە دروستکردنی و خەڵکە پیشەیانەی کە لە پشتی کامەراوە کارەکەن وە بە جۆرێک لە جۆرەکان بڵاوکردنەوەی فیلمەکان بە شێوەیەکی سەرکەوتوو لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی دەرەوەکە سینەمای کورد زۆرتر گەشانەوە بەخۆی ببینێ ئێمە هەوڵمانەوە لەم بوارانەیە ورد پلانی بۆ دابنین هیوادارم بتوانین سەرکەوتن بەدەستبێنین ینی ڕێگەیەکی درێژمان لە بەردەمە بەڵام هەنگاومان بۆ ناوە بە شێوکی زانستیانە کاری لەسەر بکەین. کاکەوراز بەرهەمە سینەماییە کوردیەکان ئایا توانیویانە لەگەڵ کێشەکانی کۆمەلگا یەک بگرنەوە مەبەستم ئەو فیلمانێ کە هەتا ئێستا دروستکرابێتن؟ بەدڵنیایی و هەندێک لە فیلمەکان باش توانیویانە ئەمە بکەن. ڕاستەکەی هەر توێژینەوەکەی خۆشم لەبارەی سینەما و شناسی کۆمەڵایەتی کورد بە دوایەوە گەڕاوم ئایا ئینسانی کورد چۆن سەیری خۆیەکە و لە سینەماکەیە چی پیشان ناوەتەوە چونکە دەرکەوتنی ئینسانی کورد لە سینەمایە لە چاوی ئەوانی ترەوە بینیومانە میلەتانی تر کوردیان چۆن نیشانداوە بە پێی قۆناغە جیاوازە مێژوویەکان بەڵام کوردیش کاتێک گێت فیلم دروستەکە جا ئێمە بە تەنیا باسی باشووری کوردستان ناکەین لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکوور لە ڕۆژاوا تەنانەت لە دیاسپۆرا و لە هەندەرانیش فیلم سازە کوردەکان کاتێک فیلمی کوردی دروستەکان وێنەیەک لە ئینسانی کورد نیشانە دەنەوە لە ڕاستیە هەندێکی باش بەرچاو لە فیلمە کوردیە درێژەکان فیلمە هونەریەکان بە دیاریکراوی توانی ویانە دەست بۆ ئازار و برین و خۆشی و ناخۆشی و هەموو ئەو شتانە برن کە ژیانی کۆمەڵایەتی ئینسانی کورد دروستەکە بەڵام هاوکات لەگەڵ ئەمانەشات تۆ زانی دنیای سینەمە دنیایکی فراوانە فیلم سازەکانیش بە جیاوازی بیرکردنەوەیانەوە ڕەنگە مەسەرەن ڕەنگە فیلم سازمان هەبێ حەزی لە سینەمای ئەمریکی بێ فیلمێک وەکو فیلمی ئەمریکی دروستکە فیلم سازمانی حەزی لە سینەمای ئێرانی حەزەکە فیلم وەک سینەمای ئێرانی دروستکە ئەمانش هەمووی ڕێکارن لە ڕاستیە مادەم کەرەستەکە کەرەستێکی هونەریە و بۆ هەموو مرۆڤایەتیە هەموو هونەرمەندەکان سربەستن لەوەی کە چۆن بیانەوێت گوزارشت یا تعبیر لە ئەو شتە بکەن کە لە چیرۆکەکەیان هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی هەڵبەدە و فیلمانە کە دروست دەکرێن من پێم وایە لە باش لە خراپ لە هەموو شێوەیەکیانەوە زۆر گرنگن و بوونیان زۆر پێویستە و بەم شێوەیە هونەری کوردی پێشەکەوە و بەم شێوەیە ئێستا تۆ دیقەت هەر لەم ماوەیە لە شاری سلێمانی بە دیاریکراوی یەک لەسەر یەک فیلم نمایشەکری ئەمە زۆر مای خۆشحاڵیە بوونی قەیرانەکان نەبوونی موچە نازانچی وای نەکردووە کە بە جۆرێک لە جۆرەکان کەرتی هونەر ڕابوەستێ بەڵکو فیلم سازەکان هونەرمەندەکان بە هاوکاری هەندێک دام و دەستگا و لایەنی تر توانی ویانە گەشە بەکارەکانیان بن و بەردەوام پێ ببەخشن چونکە خۆ دەزانانی ئەگەر شارەکە قەرارە شاری کولتور بێ ئەبێ چالاکی کولتوری لێ نەبڕێ و سینەماژێکێکی ترە لەو کەرەستانە دروستکردنی هەر فیلمێک بۆ دەرهێنەرێک تایبەتمەندی تایبەتی پێدەبەخشێت بۆ هەر فیلمێکی تایبەتمەندی ئەم فیلمەت لە چیا دەبینیت؟ خات و سۆسەن ڕەنگە من لێک دوو جاری تریش باسم کردووە من نزیک بە 10 ساڵە خەریکیم سیناریۆیە چەند جارێکی تر هەبووە ئۆفەری ئەوە هاتوۆتە بەردەستم کە سیناریۆیەکی تر بۆ فیلم دروست بکەمەوەوانە بەڵام هەموو جارێ قەرارەکەم ئەوە بۆمت ئەبێ یەکەم جار ئەم فیلمە دروستکەم دوایی بۆ فیلمی تر ئەوە خۆشبەختانە یعنی لێرە زۆر سپاسی ئەو ستاف و کرو و کاست و هەموو هاوڕێیان ناکەم کە لەگەڵ مابوون نزیکەی 2 ساڵ بەیەکەوە هەمومان
کارمان لەمە فیلمەیە کردووە ینی پێش پرۆسی پێش بەرهەمێنانی فیلمەکە نزیک بە 1 ساڵی پێچوو دوایی بە نزیکەی 35 ڕۆژ لە زستانی ڕابردوو ئێمە وێنەی فیلمەکەمان گرتووە نزیک بە 9 مانگیشە خەریکی قۆناغی دوای بەرهەمێنان و پۆست پرۆدەکشن توزانم ئەوشتانین یعنی فیلمەکە بەرهەمی جۆرێک لە خۆشەویستیەکە لە ناوەن ستافەکە بەیەکەوە دروستمان کردووەوە بەڵێنێکی هاوڕیانە لە نێوانمان هەبووتمان هاوڕیان ئێمە کۆبینەوە بۆی بەرهەمێکی هوەری پێشکەش بەگەلەکەمان بکەین وەک قەرزێک کە لەسەر شانمانەکە بێ خزمەتی وڵاتەکەمان کللتورەکەمان نەتەوەکەمان بکەین ئێمە ئەتوانین بەم ڕێگەیە بیکەین فەرمون با بە هەمومان ئەم ماوە بەیەکەوەین کۆمەڵی یادگاری خۆش دروستەکەین لە تەنیش یادگاریەکانمانەوە فیلمێکی باشیش دروستەکەین ڕێگەکەمان بەم شێوەیە هێناوەتە پێشەوە خۆشبەختانە تا ئێستا هەندێک لە دەرەنجامەکانیش کۆمەڵک بینەری زۆر تایبەتمان لە چین و توێژە جیاوازەکان لە پرۆسی کەمپینە میدیایەکە بەکارهێنابوو بینی ویانە ینی دڵخۆشن بەکارەکە و چاوەڕوانیشمانەوەی بینەرێکی زۆر فیلمەکە ببینێت چونکە ئایدیاکانی ناو فیلمەکە بۆ ئێمە گرنگە بگا بە هەموو کوردێک. بەردەوام لە سۆشیال میدیا دەبینین کە دەڵێن فیلمێکی نوێ بەڕێوەیە ئەم فیلمەکەی دەبینین ئەو هاوڕانی کە لە بەشی براندین و مارکتین بۆ فیلمەکە کاریان کرد دەستیان خۆش بێ زۆر بە جوانی ئەم پرۆسەیان بردە پێشەوە یەکەم جار بۆ دروستکردنی جۆرێک لە ئەم شتە چیە بەڕێوەیە فیلمێک بەڕێوەیە کامەیە فیلمێک بۆ کورد بۆ ژیان بۆ مرۆڤ بەڕێوەیە ئەمە هەموو ئایدیانن کە ناو فیلمەیە کۆبوونەتەوە ئێستا گەشتونەتە ئەو قۆناغی کە لە دوێنێشەوە ئێمە تیزەر و با بڵین پۆستەری فیلمەکەمان بڵاو کردێتەوە لە چەند ڕۆژی داهاتووە ترایلەری فیلمەکەش بڵاوە بێتەوە بڕیار وە لە دەینۆ دەست بە نمایش بکەین لە سەر شاشەی سینەماکانی کوردستان. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس کە ئەو کاتەوە بە ئێمە بەخشی زۆر زۆر سپاس بۆ تو بۆ کورساتی ئازیز کە سپۆنسەری میدیایی پرۆژەکەن.